سۆران عومەر تاکە کاندیدی کۆمەڵی دادگەری لا بەزنەی 4 سلێمانی کە ئیدارەی ڕاپەڕین و قەزای دوکان دەگرێتەوە ناحیەی سەنگەسەری بەسەر کردەوە و با مەیدانی سەردانی ناو بازاری کرد و لا نزیکەوە گفتوگۆی لەگەڵ هاوڵاتیان کرد. هەر لە چوارچێوەی سەردانەکەیدا بەشداری سیمینارێکی کرد کە ئەنجومەنی سەنگەسەری کۆمەڵ ڕێکی خستە بوو لای خۆیانەوە هاوڵاتیان سەرنج و پێشنیارەکانیان بۆ کاندیدەکەی کۆمەڵ خستە ڕوو دەڵێن کاندیدەکەی کۆمەڵی دادگەری کە پێشتریش لا پەرلەمانی کوردستان داکۆکیکەری سەرسەختی مافەکانی خەڵک بووە جێگای ئومێدی ئەوانە و لا بەغدایش نوێنەرایەتێکی ڕاستەقینەیان دەکات. بیرم کردەوە بە شەو و بە ڕۆژ شتێک بنویسم من بۆ دوا ڕۆژ من وەسێت دەکەم لە حکومەتی خۆم پشتی نەبەستی بە حەجم و ڕۆم پشتت نەبەستی قەت بە بێگانە پشتت تێدەکا ڕۆژی تنگانە پشتت نەبەستی بە ئەردۆغانی لە ڕیشەت دێنێ وەکو دەدانی بۆت بکەم باسی سەرۆک بە شاری پێتەوە ئەدا وە کوێرەماری. بەڕاستی بەنسبەت کاکسۆران کەسێکە جێگای ئاوات و ئومێدی هەموو لە یەکمانە کاکسۆران بەڕاستی مێژوەکەی دیارە و دیارە کاکسۆران کەسێکە لە ڕابردوودا چ کار و خزمەتێکی کردووە بۆ داواکاری مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان. بێگومان سۆر ئەحمەد پێشتریش کە ئەندام پەرلەمان بوو کاری زۆر جوانی کرد و خەڵک زۆر ئومێدی پێە نەک هەر لە دەڤەری ڕاپەڕین بەگشتی لە کوردستان. بەرپرسی ئەنجومەنی سەنگەسەری کۆمەڵی دادگەری دەڵێت هاوڵاتیانی سەنگەسەر پێشوازەیەکی گەرمیان لا کاندیدەکەی کۆمەڵ کردو هیوا و ئومێدێکی زۆریان پێی هەیە. هەستین بە سەردانی ناو بازار بۆ کاکسۆران عومەر سەردانی ناو بازارمان کرد کە دەبینین لەلایەن خەڵکەوە جۆش و خڕۆشێکی باش هەیە و حەماسەتێکی باش هەیە و پێشوازەیەکی باش هەیە بۆ کاکسۆران بەپێی ئەوەی کە کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا ئیعتیبارێکی باشی هەیە لە ناو کۆمەلگادا و بەپێی ئەوەی کە کاندیدەکانی یاخود با بڵێن ئەندام پەرلەمانەکانی پێشتر ڕۆیەکی باشیان هەیە لە ناو خەڵکدا و مێژوویەکی باشیان هەیە خەڵک الحەمدوللا ئەوەی کە دەبینین پێشوازەیەکی باشی هەیە لە کاکسۆران عومەر و ئومێد و هیوایەکی پێ هەیە. ئومێدێکی زۆرشمان چکە بە کاندیدەکەی خۆمانە سەربەرزین پێی هەم کاندیدەکانی تری کۆمەڵی ئیسلامی چکە توانی بیانە خزمەتێکی جوان بە پێشکەش بکەن لە ڕابردوودا و تاقی کراونەوە هەم بە تایبەتی سۆران عومەر کە توانیوێتی باجی ئەو دڵسۆزیەی بۆ هاوڵاتیان بدا. لە میانی وتەیەکیدا بۆ ئەنجومەنی سەنگەسەری کۆمەڵ کاندیدەکەی کۆمەڵی دادگەری با ژمارە 22 لە ئیدارەی ڕاپەڕین و قەزای دوکان وتی دەسەڵاتداران هەموو ئەو شەڕانەی دەیکەن لە پێناو ئەوەدایە کۆمپانیای کێ زیاتری بەرکەوێ و پشکی کێ زیاتر بێ. هەموو ئەو شەڕانەیەکەن لە پێناوی ئەوایە کۆمپانیای کێ زیاتری بەرکەوێ پشکی کێ زیاتر بێ هیچ کێ لە سنووری کێ نەتوانێ ئیشکە هیچ کێ شەریک بێ لەوی ترا. والله حرام و گوناحە ئەم جۆرە لە سیاسەتکردن متمانەی خەڵک بەدەست بێنێتەوە. ئەم خەڵکی کوردستانە بێ دوای 30 ساڵی تر بەڕاستی ئەمە قبول نەکە بێمنەت بێ لەیان جاران هەڕەشەیان هەبوو لەسەرەوەی نانی ئێمە بەدەست ئەوانە نانی ئێمە لای ئەوان بوو مافی خۆمان بوو بڕیان بە ناوی پاشەکەوت بە ناوی لێبڕین بە ناوی خۆگونجاندن بە ناوی ئەم جۆرەشتانەوە ئەوە بێمنەتی بوو لە خەڵک کە کردیان. واللهی هەر جارە بڕیارێکیان داوە سەیریان کردۆ بزانن تا چەند خەڵک قبوڵێکە زانی بێتیان خەڵک قبولی ناکە پاشەکشیان لە بڕیارەکە کردووە. کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ڕۆژی 10 مانگی داهاتوو بەڕێوە دەچێت با 5 پاڵێوراو کە کەسانی دیار و ڕاستگۆن و خاوەن مێژوویەکی پڕشنگدارن بەشداری دەکات. لە ناحیەی سەنگەسەری سەر بە قەزای پشدەرەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.